لا بەشێک لە بنکەکانی دەنگدان تەفاوت لە جێبەجێکردنی ئیجراعات هەبوو، ئەمەش بەهۆی کیماسی لە توانا و شێوازی بەڕێوەبردننی کارمەندانی کۆمسیۆن. دووەم، بەداخەوە لە بەشێکی فراوانی بنکەکانی دەنگدان چاودێرانمان بەپێی ئەو چاودێریی کە کردویانە هەڵمەتی پرۆپاگەندەی هەڵبژاردنیان بینیوە بە شێواز و ڕێگای جیاواز کە لە ئەسڵدا ڕۆژی بێدەنجی هەڵمەتی پرۆپاگەندەیە و بە پێی یاسا نێودەوڵەتیەکانیش قەدەغەیە کە پرۆپاگەندەی هەڵبژاردن لە وێزگەکانی دەنگدان هەبێت. سێەم، چاودێرانمان لە بەشێک لە بنکەکانی دەنگدان دواکەوتنی کردنەوەی وێزگەکانی دەنگدانیان تێبینی کردووە و دوجار لە راپۆرتەکانی لە راپۆرتی درێژ ژمارە و داتاکانیشتان لەبەردەست دەبیتن و دابەشی دەکەین لەسەر ڕۆژنامە نووسان. بەداخەوە خاڵی چوارەم بە شێوەی بەردەوام و جیاواز لەو ڕۆژەدا چ لە دەستپێکی پرۆسەی هەڵبژاردن، چ لە ناوەڕاست، چ لە کۆتایی هەژمارکردنی دەنگەکان با بڵێن تێبینی دوورخستنەوەی بریکاری لایەنی سیاسی و هەروەها چاودێرانی ئێمەش کراوە و تۆمار کراوە لە لایەن چاودێران. پێنجەم، دیاردەیەکی ناتەندروست کە شکاندنی نهێنی دەنگدانە بەداخەوە بەهۆی بەکارهێنانی مۆبایل سەرڕایەوەی کە لە دەنگدانی تایبەتدا ئێمە ئیشارەتمان پێدا بووە تێبینی ئەومان کرد کە دەبێت ئەم دیاردەیە ڕابگیرێ، بەڵام لە دەنگدانی گشتیش بەردەوام بوو مۆبایل دەبردرا ناو ژوورەکانی دەنگدان و وێنەی پسوولەی دەنگدانی تێدا دەگیرە. شەش، بوونی توندوتیژی هەڵبژاردن لە نێوان کارمەندانی کۆمسیۆن و هێز ئەمنیەکان، کارمەندان و دەنگدەران و بریکاری لایەنە سیاسیەکان ئێمە چەندین حاڵەتی توندوتیژی هەڵبژاردنمان تۆمار کردووە و لە راپۆرتەکەمان ئیشارەتی پێدەدەین. بوونی گرفتێکی تری کە نەخوێندنەوەی پەنجەمۆری دەنگدەرانە سەرڕای ئەوەی کە چاودێرانمان لە زۆربەی بنکەکان تێبینی ئەویان کرد کە ئەو 23 کەسەی ڕێگا درابوو بە تێپەڕاندنی پەنجەمۆر دەنجیان دابوو، بەڵام لە سەرووی ئەوەشەوە خەڵکێک دەهات بەهۆی نەخوێندنەوەی پەنجەمۆرەکان بێبەش بوون لە دەنگدان لە ڕۆژی دەنگدانی گشتی.